پێکێنانی حکوومەتی نوێی عێراق گرژی زیاتری خستۆتە نێوان هێز و لایەنەکان. هەر حزبە و هەوڵ بۆ پۆست و پلە و امتیاز دەدات لە کابینەی نوێدا. ئەوەی لە ڕابردوودا باسی یەکڕێزی و یەکگوتاری نێوماڵی کوردی دەکرا، ئیتر ئەو وشەیە لە ڕابردوودا ماوەتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەریەکەیان ئەوی دیکە بە تێکدانی یەکڕێزی نێوماڵی کورد تۆمەتبار دەکات. پارتی عادەتێتی هەمیشە ئەو کارانی کە ئەیکا یان ئەو پێچ و دەورانی کە ئیکا لەسەر خۆی لا ئەبا ئەوە سیاسەتێکی ئەوانە پێوە ناسراونەتەوە. ئێمە لامان غەریب نییە، لەبەر ئەوە هەرچی کە خۆیان ئەیکەن لە ژێرەوە و نەتیجەی خراپی ئەبێ، نەتیجە خراپەکە دوای ئەدەنەوە بەسەر خەڵکی ترە. ئەژینە هەر بۆ نمونە پێش ئەوەی کە کاکتۆ بەرهەم خۆی تەرشیحکا بۆ سەرۆکی کۆمار، کاکوشار شارزێباری خۆی تەرشیح کردووە بۆ سەرۆکی کۆمار، بەڵام لە هەمان کاتیشا پارتی باسی ئەوان نەدەکرد کە کاکوشار خۆی تەرشیح کردووە. بێجگە لەوەش ئەو عیلاقەی کە پارتی هەیبووە بۆ ئیمزاکردنی ڕێکەوتنی خۆیان لەگەڵ سوننەکان و لەگەڵ بەرەی کە مقتەدا سەدر بەڕێزیان سەرپەرشتی دەکات، ڕێبەرێتی دەکات. ئەوان هاتوون ئیمزاشیان کردووە ئیتفاقەکەی خۆیان لەگەڵ ئەواندا، بەڵام ئاعترافیان نەکردووە کە ئیمزای ئەویان کردووە و لەگەڵ ئەوەشدا ئیمزان لەسەر شتێک کردووە کە هیچ قازانجێکی بۆ خەڵکی کوردستانیانە لە دژایەتیکردن زیاتر. پاش کۆبوونەوەکەی سەرکردایەتی یەکێتی ڕاگەنراوێکی بڵاو کردەوە. پارتی بەوە تۆمەتبار کرد کە تاگڕەوانە هەنگاو دەنێت. دواتر پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی وتەبێژەکەیەوە ڕاگەنراوێکی بڵاو کردەوە و یەکێتی بە تێکدانی یەکڕێزی نێوماڵی کورد تۆمەتبار کرد. ئەو گرژەی نێوان هێز و لایەنە سیاسیەکان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان دەبێت. ئەگەر هەریەک لەو حزبانە ئەوە بەدەست نەهێنێت کە خواستێتی، ئەوە دۆخەکە بەرەو ئاڵۆستر دەچێت. خودی ئێرانەکان بە ئاشکرا هاتن بە پارتی و یەکێتیان قاعانی خۆی سەردانی سلێمانی و سەردانی هەولێری کرد کە بەشدار نەبن لە لەتکردن و دابەشکردنی شیعە. ئێستا بە ئاشکرا لەبەرەوەی لە ئەنجامی هەڵبژاردنەکانی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو پەردبوونە بوو، ئێستا بە ئاشکرا هەڕەشە حتا لە هەرێمی کوردستانەدەن. بۆیە ئەم بارودۆخە بارودۆخێکی خراپە. ئەوەی سەلمێنرا ئێستا بۆ خەڵکی کوردستان ئەو سازان و ئەو ڕێککەوتنە و ئەو یەکڕێزیەی کە ئەم حیزبانە باسیەکەن دوور بوو لە ڕاستیەوە، چونکە کاتێک ئەمانە ڕێکەکەون کە ڕێککەون لەسەر بەشە پلەپۆستەکانی خۆیان. لە سەروبەندی پێکێنانی کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی نوێی عێراقدا، یەکێتی و پارتی بەردەوام لە ململانێدا بوونە بۆ پۆستی سەرۆک کۆمار، بەڵام پاش نیشاندانی کاندیدەکانیان بە جیاجیا یەکێتی توانیوێتی ئەو پۆستە بۆ خۆی بەدەست بهێنێت. بەڵام ئەم جارەیان سیناریۆکە جیاوازە و هەردوو لایەنەکە لە بەردەم گرەوێکی قورسدان و چەند ڕۆژی داهاتوو ئەو گرەوە یەکلا دەبێتەوە. هەوراز ئەحمەدشار پرێز، سلێمانی.